کەش و ئاو هەوا و ژینگە چەند بڕیاراتێکی زۆر ڕێک و پێچیان دەکرد، بەڵام بەداخێکی گرانەوە هیچی نەتوانیوە جێبەجێ یەک بەندیان تەنفیز کرد. رووسیا کە بڕیاردرا لە ستۆکۆڵم ژینگە بکرێتە پرۆسەی خوێندنەوە، رووسیا پیادەی کرد هەر لە خوێندنگای بنەڕەتی و ڕەوزەیەکەیەوە ژینگەیەکی کە پرۆسەی خوێندنەوە ئەستا جیرێکی دروست کردووە کە ئەزانێ ژینگە چییە. بۆ نمونەیەکتان پێ بڵێم بەرەزانە ئەزانن ساڵی 1986 بوو یان 96 بوو پەرلەمانی رووسی درایە بەر تۆ مسەوەرێکی سویدی تەسویری پیرێژنێکە کە ئاردەزگەرە کۆکاتەوە وتکرد تۆچی دۆشێتی وڵاتەکە وێران بووی ئەمە ئیشیەکە و ئەوە ئیشێتی. خەڵک ئاوا خزمەتی وڵاتەکە ساڵی 1982 کۆنگرەیەکی نێودەوڵەتی بەسرانەوە بوونەوە حەوت لە مۆنتریال لە جۆهانسبێرگ لەژێر دروستمی وێدەر ئەند کلایمەتیک ئەند هێڵتی کۆمەلگای نێودەوڵەتی بوو بە دوو بەرە. بەرەیەکیان خێرخوا داپۆچیان لە تەندروستی مرۆڤ بەکوتی بەرە ئێوە سپاسانەکەین وەکو وڵاتانی زلهێت و وڵاتانی پیشەسازی حەوتەکە، بەڵام وڵاتانی حتا وڵاتانی نامی وتیان سپاسانەکەین ئێوە دنیاتان بۆ کچوو کردوینێتەوە کردوتانە بە گوندێک و ئێمە تەسەڕوف پێوەکەین. جا لەو ساڵەشدا لە ئەفریقا ڕاگەیاندەکان زۆر باشباسییانە کرد، ئاژەڵێکی زۆر لە برسا و لە تیمە، کەسانێکی زۆر لە برسا و لە تیمە لەناوچوون داوایان لە وڵاتانی سەناعی کرد، سین، یابان، ئەڵمانیا، ئەمریکا کە معالەجەیەکی ئەم کێشانە بکەن ملیان نەنە. لە مۆنتریال بە هەمان شێوە چەند بڕیاراتێکیان دەرکرد و ئەمانە بە دووادارچوون و توندوتۆڵکردنی بڕیارەکانی ستۆکۆڵم و مۆنتریال هیچی پێوەری نەکرد. لە ئاخر کۆنگرەی نێودەوڵەتی کە بەسرا لە کۆپنهاگن 15